باوەڕ جەمال ئەحمەد لە ساڵی 1990 لە سلێمانی لەدایک بووە. لە سلێمانی نیشتەجێیە، پیشەی ئێسای بەڕێوەبەری کۆمپانیا و مامۆسای ئامادەییە. لە ساڵی 2001ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی دیبلۆمە لە زانستی کۆمپیوتەر ساڵی 2012. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تێدا کردووە: خولی بەڕێوەبردنی سەرچاوە مرۆیەکان لە ساڵی 2017، خولی بەکارهێنانی تەکنەلۆژیا لە کارگێڕیدا لە ساڵی 2010، خولی خزمەتگوزاری کاری سەرکەوتوو لە ساڵی 2018، خولی تەکنەلۆژیای زانیاری لە دامەزراوەی حکومیدا لە ساڵی 2011. شارەزایی و لێهاتووی هەیە لە ئابووری و بەڕێوەبردن، چالاکی و ڕۆشنبیری و کەلتوری، نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕوانەوتنەوە، بەشداریکردن لە دیداری چۆنێتی کاری پەرلەمانی لە سوید لە ساڵی 2013، بەشداریکردن لە سیمیناری بەڕێوەبردنی کاری سەرکەوتوو لە ئیمارات لە ساڵی 2019، نووسەر و ئامادەکاری کتێبی زانستی کۆمپیوتەر لە ساڵی 2014. بەشداری کردووە لە کۆنفرانسی گەشەپێدانی دەوڵەتانی عەرەبی لە وڵاتی چین لە ساڵی 2024. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران: بازمون و شارەزایی زیاتر لە 13 ساڵی بەڕێوەبردنەوە دەبمە چاودێرێکی جددی و ماندوونەناس لەسەر کاری دامەزراوە حکومیەکان. بەڵێن دەدەم پێشنیازی پرۆژە یاساکانی پێشینەی هەوسەرگیری کچان و کوڕان و هەلی کار بۆ گەنجان و بودجەی تایبەت بە وەرزش و یاریگاکان و ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر و قومار و لادانە کۆمەڵایەتیەکان ببەمە پەرلەمان.